21 ساڵە یەکەم ڕۆژی بەهار بۆ کۆمەڵ و لایەنگران و پێشمەرگە و کەسوکاری شەهیدەکانی خۆشیهێنەر نییە، لەبەر ئەوەی لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لەلایەن هێزانێ و دەوڵەتەکان و بە سەرۆکایەتی ئەمریکا و بە دەسیسەی ناوخۆیی بنکە و بارەگەکانی کۆمەڵ بە ئامانج گیرا و دەیان شەهید و برینداری لێکەوتەوە. لەم بەرنامە تایبەتەدا کەسوکاری شەهیدەکان و بریندارەکان و شایەت حاڵەکانی ئەو ڕووداوە وەردەگرین و دەمانەوێت چیرۆکە نەبیستراوەکان بۆ ئێوە بخێنەوە. ئەگەر وەرزی بەهار بەمانای ژیانەوە و شینبوونی بەرهەم بێت، ئەوە بەهاری ساڵی 2023 کۆمەڵ تەواو پێچەوانە بوو، لەبەر ئەوەی خوێنی دەیان کادر و پێشمەرگەی بە موشەکی دوژمنان ڕژاو، بەهاری ژیانی لێکردن بە شین و خەزان. 21 ساڵ لەمەوبەر و درنگانێکی شەوی 21 لەسەر 22 مانگی ئازاری ساڵی 2023 لە یەکەم ڕۆژی وەرزی بەهاردا بنکە و بارەگاکانی کۆمەڵ لەلایەن ئەمریکا و هاوپەیمانێتیەکانیەوە بێڕەحمانە بردومان کران و سەدان کادر و پێشمەرگەی بێتاوانیش شەهید و بریندار بوون. کۆمەڵ دوای ئەوەی لە 31 ئاداری ساڵی 2001 وەک حیزبێکی سربەخۆ خۆی ڕاگەیاند، توانی هەرزوو بە شێوەیەکی ڕێکخراو هێزەکانی کۆبکاتەوە بە شێوەیەک لە ژێر ناوی مەکتەب عەسکەری 6 لەشکری بەناوەکانی شێخ سەعیدی پیران و خالدی کوڕی وەلید و شارەزور و حەمزە و سەلاحەدین و مجاهیداندا کۆ کردەوە. دوای ئەوەی ئەمریکا و هاوپەیمانانی پرۆسەی هێرشکردنە سەر عێراقیان دەست پێکرد، بارودۆخی نێوخۆی عێراق پشێوی تێکەوت. کۆمەڵ وەک هێزێکی سەرەکی و خاوەن پێشمەرگە و بنکە و جەماوەر خوێندنەوەی وردی بۆ پێشهات و ڕووداوەکان کردبوو. لەو کاتەدا و بەهۆی شەهیدکردنی مامۆستا عەبدوڵای قەسرێ ئەندامی مەکتەبی سیاسی ئەو کاتی کۆمەڵی ئیسلامی و 4 لە پاسەوانەکانی لە بازگەی تاسڵوجە سەرکردایەتی کۆمەڵ بڕیاریدا سەرجەم هێزەکانی بۆ بنکەی سەرەکی لە خوڕماڵ بکشێنەوە. بە جۆرێک لە نیوەڕۆی 21 ئازار مەڵبەندی شارەزووری کۆمەڵ وەک دوایین هێز پاشەکشەیان کرد و گەڕانەوە بۆ ناحیەی خوڕماڵی ئێستا و جێگیر کران. ئەگەر بزەبت باسی ئەو شەو بکەنکەوە ئەو موشەکانی کە بەر ناوچەکەی ئێمە کەوتن دیارە کات وابزانم نزیکی سەعات 1 بۆ کاتە وەکو ئێستا کارەبا نەبوو. ئەو کاتە بە شێوەی مۆلیدە کارەبا ئەدرا بە هاوڵاتیان، کارەبای ڕئیسی نیشتیمانی نەبوو. تا سەعات 12 شەو کارەبا هەبوو. ئێمە بێگومان تا سەعاتێکیش ئێمە هەر بە خەبەر بووین، نەخەوت بووین، بەڵام قەدەری خوا وا ڕێکەوت نەمانزانی جۆرێک لە جۆرەکان ئەم ناوچەیە هەمووی ڕووناک بوویەوە بۆ هۆی تیشکی موچەکان و ئاگرباران و قەسف و دەنگی موشەکان بە شێوەیەک وای لێ کردین کە تووشی شۆک بووین، نەک ئێمە بەڵکو سەرا پای هاوڵاتیانی ئەم ناوچەیە. بێگومان سەعاتێکی شەو بوو، وامانزانی بوو مەلەرزەی بەڕاستی، یعنی خەڵک بەگشتی بۆ شێوە تێڕوانی وا بوو کە ئەم دەنگە و ئەم ناڵە و ئەم شەوقا جۆرێکە لە هەورە بروسکە ژیانی خەڵکی بەڕاستی بەجارێ شێوان. ئەوە بوو کاتژمێر نزیکەی دەوری 1 بوو ئەگەر هەڵە نەبم. خەڵکی هەمووی هاتە دەرەوە، دنیا تاریک بوو، وەکوتم بە شەوقی ئەو موشەکانە بەڕاستی دنیا ڕووناک بوویەوە. جۆرێک لە شڵەژان ڕووی لە خەڵکی ئەم سنوورەی ئێمە کرد بەڕاستی بۆ خۆی وەکو قیامەتێک وا بوو، چونکە نەمانەزانی حساب چۆنە و ئەمە چ کێشەیەکە ڕووی لەم ناوچەی ئێمە کردووە. چونکە بەڵێ لە ڕاستیە ئێمە پێشتر موشکبەرانی وڵاتی ئێرانمان دیبوو لەسەر ناوچەکەی خۆمان، بەڵام بەم شێوەیە نەبوو کە ئەمجار بینیمان. ئەمجارە شێوازی موشکبەرانەکە جۆرێک لە جۆرەکان جیاوازی تیا بوو. ئەوە بوو خەڵکی هەمووی هاتە دەرەوە لە ماڵەکانیان.
جەوێکی شڵەژان و تێکچوون و خەڵک هەمووی ئەهات بەیەکەوە هەمووی ئەهات بەیەکە مناڵ و ژن و هەمووی بەجارێ ئەیان قیژان هەموو کەسەی لێ شێوا بوو هەموو کەس جۆرە لە جۆرەکان بێتاقەتی و ناڕەحەتی و ترسێک دڵڕاوکەی ڕووی تێکرد بوو. وەکو عەرزم کردن ئەو شەوەی کە موشکبەرانی ئێرە کرا هەموو خەڵکی دانیشتوانی ئێرە هەمووی ئاوارە بوون بەڕاستی ئێمە یەکێن خۆمانین بە ئۆتۆمبیلێک ڕۆشتین بەجێمان هێشت یعنی ئەگەر لە کاتی ئاساییە وایە ئەو نەفرانەی کە نیشتەجێ ئەو ئۆتۆمبیلە بوون لەوانەیە بە سێ سیارێکتر نەڕۆشتنایە بەڵام ئەوە نە ترس و بیم و دڵڕاوکی لەسەر دەرونی ئێمە هاتبوو هەمومان بە یەک سیارە خورماڵمان مەجێ هێشت بەڕاستی ئەو شەوەکەوا چارەک بۆ یەک بۆ من نوێژم ئەکرد گرمەگرمی ئاسمان هەبوو هاتمە ماڵەوە بە خێزانم وت بە مناڵەکان و کاتە مناڵەکان بچووک بوون وتم وەڵا گرمەگرمی ئاسمانیە وتی کۆرە وەڵی هیچ نییە و ئیتر ئەوە نەمانزانی دوایی ئەوە سەعات بوو بە یەک بۆ چارەک بۆ یەک دای لە دەلێن دوای دەلێن ئەم بنکەی ئەحمەداوا بۆردومان کرا بەڕاستی ئێمە چاوەڕوانی ئەوەمان نەکرد ئەو قومبەلانەکەوا دران لە مناوچەی هەورامانە لە قانونی دووەلیە محەڕەم بوو لە بەحری ئەحمەرەوە هاتن یعنی قانونی دووەلیە محەڕەمە ئەوە لە مناوچەی مەدەنیا بەکار بهێنرێ بەڵام ئیتر ئەو شەوە خەڵکی هەورامان بەڕاستی هەمووی وەکو بڵین دنیا ئاخرێ وا بوو بەلای خورماڵەوە هەموو ناوچەی هەورامان پێشتر کۆمەڵی خەڵک چۆڵی کردبوو جەوێکی ناسازگا دروست بوو لەو کاتەدا مناڵ ڕایەکرد ئافرەت ڕایەکرد لەبەرەوەی دییان ئەمە تۆپ و هاوڵ و تیارە نیە ساروخە لە بەحری ئەحمەرەوە معڕە خورماڵ معڕەز بوو بۆ تۆزە قەسفەکەوا بکرێ لە ناوچە خورماڵە بۆیە ئێمە بە ناچاری بەرەو دێکۆن ملی ڕێمان گرتە بەر لە دێکۆنەوە گەڕاینەوە هاتوون چوونە بۆ گامێشتەپە ئیتر لەوێ خەڵکێکی زۆر وەسا بوو جا لەبەر ئەوە وەزعێکی نالەبار بوو ماڵمان تاڵان کرا بەڕاستی من خۆم کتێبخانەکەم لەو کاتە کتێبخانەیەکمە بوو لە سەرگەر برا ماڵم لە سەرگەت واتمە خورمال لێرە خۆم بپارێزم لێرەشەوە ڕامان کرد بەرەو بڵین سیروان و بەرەو هەڵەبجۆ بەرەو سێ ساق بەڕاستی دۆخێکی نەخوازراوە بوو ئەوەی سیارەی بوو دەرچوو ئەوەشیکەوە سیارەی نەبوو من پێم وابێ هەر بە پێ ڕێ ملی ڕێگرتە بەر و چوو لەبەر ئەوەی دۆخێکی نەخوازرا بوو خەڵک چاوەڕێ ئەوەی ناکرد بەڕاستی وڵات دۆخەکە دوای 2 مانگ اینجا ئاسایی بوویەوە گرمەیەکی زۆر گەورە و سەوتێکی زۆر گەورە ڕوویە یەک لەسەر یەک بەڕاستی ساڕۆهیایی لەم مەنتیقەیە ئەو کات وەزعکی زۆر زەحمەت زۆر ناڕەحەت بە نیوەی شەو خەڵکی لە گەرمەی خەوە دەنگەدەنگی مناڵ و زەحمەت و مانوبوونی پیرەکانمان و هەر بەو شەوە بەڕاستی ئاوارەی دەرەوەی خورماڵ بووین حاڵەتێکی زۆر خراپ بوو بەڕاستی من بۆ خۆم کیمیابارانەکەی شاری هەڵەبجەم بیرەکەوتەوە زۆر ماندووی کردوین ترس و دڵڕاوکێ و قەلەقی زۆر ڕووی لە خەڵکی مەنتیقەکە کرد هەر بەو شەوە بەڕاستی خەڵکی ئێرە ئاوارەی زۆربەی شوێنەکان بوو ئێمەش بۆ خۆمانە و کاتە بەڕاستی ئاوارەی شارۆچکەکانی دەروبەری خورماڵ بووین اینجا ئەو کاتەش بەڕاستی خەڵکی لە معیشەتێکی زۆر خراپە بوو بە عایلەیەکی گەورە اینجا ئۆتۆمبیلێکی هەبوو هەرە و کاتە خەڵک بە پێ و ئەتوانم بڵێم چەندین عایلە لە ناو ئۆتۆمبیلێکە ئاوارە بوو حاڵەتێکی زۆر خراپ بوو کە هات بە سەرمانە دڵڕاوکێ و ناڕەحەتی و قەلەقی و ترسی لە دڵی هەموومانە دروست کرد و دوجار ژیان لەم شارۆچکەیە وەستا بە تەواوی مانا ژیانی تیا وەستا لە ئێستادا لەگەڵ پێشمەرگەیەک و کوڕەشەهیدێکدام کە باوکی لە ڕووداوی موشکبارانەکەی شەوی 21/22 ساڵی 2023 شەهید بوو دەمەوێت چیرۆکی ئەو شەوە و ڕووداوەکە و چۆنێتی چوونە سەر تەرمی باوکیمان بۆ بگێڕێتەوە سڵاوتان دەبێت کاک هەڤاڵ دەمەوێت وەکو هەم پێشمەرگەیەک وەکو کوڕەشەهیدێکیش کە باوکت لە ڕووداوەکەدا شەهید بووە پێمان بڵێن ئێوە ئەو شەوە لەکوێ بوون و پێش ڕووداوەکە دۆخەکە چۆن بوو پێشمەرگەکان هیچ حەزێکە بوو لەوەی کە هێرش دەکرێت مەکتەبی ئەسکەری بە بۆنەی ئەوەی ناوەندێکی فەرمان بوو مەکتەبی ئەسکەری بوو ئیتر باوکم ڕاستیان نەچوو بوو لەوێ بمێنێتەوە بەس دوایکە سەردانی هێزەکانی گروات بوو بۆ مەکتەبی ئەسکەری بزانە هەواڵ و زانیاری چییە تر ئەو شەوە لە مەکتەبی ئەسکەری وسبی بێتە دەرەوە قەدەرەن ئیتر خی گەورن گوت وڵا تازە لێرە ئەمێنمەوە لەگەڵ هاوڵەکانی کایانە و لەگەڵ کۆمەڵ شەید جەزا و شەید ئەکرەم و ئەوانە کە ما بووینەوە شەید حەسەنوانە ئیتر وتبی کاگەم لێرە جیان نایڵم ترەوە بوو قەدەری خی گەورە بوو ئەو شەوە ئەوان لەوێ شەید بوون باسی ئەوم بۆ بکە پێشتر چیتانەوتوە چ قسەی منانەکە چیتە ئەوێ باوکتە بینیت تەرمی پێشتر لەوە دوو کاگ شەید حەسەن و شەید ئەکرەم
ڕاستی من پێش کارەساتەکە تقریبان تا سعات 11:30 لەگەڵ شەید ئەکرەم و شەید حەسەنە ئێمە گفتوگۆ قسە و باسی کۆن و ڕابردوو بەسەراتی پێشترمانە کرد. ڕاستی لەگەڵ شەید ئەکرەمەوانە کۆمەڵێ قسە و قسەی خۆشی و باسی شەید بوون و ئەوانەمانە کرد. اینجا یەکێ لەو قسانە شەید ئەکرەم بەڕەحمەت بێ ئەی من ئەمە یەکەم جارمە لەگەڵ کۆمەڵی ئیسلامیە بێمە دەرەوە بۆ جیهاد و ئەوانە و پشت لە ماڵۆ بکەم بەخوا چەند سەیرەکەم من ناگەڕێم دڵی خەبەریە بۆی من ناگەڕێم و ئەم شەو ینی چەند سعاتی پێش هێرشەکە ئەمە قسەی تقریبان بەڵێ ئەمە تقریبان هەمووی 45 دقه بوو شتێکی وا بوو ئیترەوە بوو کاتی 11 لای ئەمە دەرچوون کاگە شەید حەسەن و شەید ئەکرەم دەرچوون گەڕانەوە بۆ مەکتەبی عەسکەری وا بڕیاریش نەبوو بچێتەوە بۆ ئەوێ من لێمان پرسیوتمان بە کاکرم کاکرم بۆ کێوەچی وتی وڵاتم بۆ لای ئەو برایانە ئیتر قەدەری خۆی بە گەورە وا بوو لەگەڵ شەید حەسەنە ئەوانی چوو بوونەوە مەکتەبی عەسکەری. پێش ئەوەی باسی ڕووداوەکە بکەیت تەنانەت باوکی بەڕێزیشتان کە خانەوادەی خۆی ماڵ خۆی جێشتە وتی من ناگەڕێمەوە ئەوە لە پێوەستە چاوی گرتن ئەمە پێشتر ئێمە مناڵێکمانە بوو خۆی گەورە ئینشاءالله باوکی بەڕێزانی بە شەید قبول کردبێ و لە ڕوویەکیشەوە جێی شانازیە کە باوکی کەسێک یان باوکی هەر کەسێک بێت لە ڕێی ڕابوونی ئیسلامیە خوێنی خۆی ڕشتو بێ هەمومان وەکو دەڵێن مردنی قەرزارین بەڵام کەم کەسەیە پلەی شەهیدی و ئینشاءالله بە نسیبی باوکی بەڕێزتان بووە. باوکم ئێمە مناڵێکمانە بوو چلشەوە بوو لە ساڵ 92 وەفاتی کرد بوو 15 ڕۆژ پێش کارەساتەکە هاتبووە خەوی باوکم وتی باوکە من پەرداخە ئەوم بۆ تۆ داناوە. ئیتر باوکم ئەم ڕووداوەی بۆ حاجی فاروق گێڕا بوویەوە. حاجی فاروق بەسیمەی ئەوەی هەم ئامۆزایش بوو هەم زاوەش بوو ئەندامی سەرکردایەتیش بوو بەرپرسی ئەو کاتە ئەندامی مەکتەبی عەسکەری بوو بەرپرسی لەشکرەکان بوو. ئیتر وتی بەخوا وتی و بەم لەفزەوتی فاروق بەخوا من ناگەڕێمەوە وتی چی وەزایەتی بەخوا خەوێکی وام دیوە ڕاستیە من ناگەڕێمەوە. ئیتر ئەو شەوەش کە لە هەڵەبجە دەرچوو بووین وەسیەتی بۆ دایکم کرد بوو بە دایکم وتبوو وتی کاکە وتی من ناگەڕێمەوە ئاگاداری مناڵانە بوو تر وەسیەتی بۆ کردو ئێمە دۆخێکمانەیە و ئینابێ ئیتر خەوەشی بینی و خەوەشی بینی بوو تر ئەو خەوەشی دی بوو بە حاجی فاروقی وت ئێمە کە دوای شەید بوونەکەی کە چوونە بۆ ماڵ حاجی فاروق ئەم ڕووداوی بۆ ئێمە گەڕای و تیش خەوێکی وای بینیوە و دوێتی من ناگەڕێمەوە ئیتر ئامادە بووین. اینجا پێشتریش چەند قسەیەکێ بووی خۆی ئەیوت ئێمە زۆر یعنی بەهۆی سەدام حوسێنەوە کە ئەو هەموو زۆم و زۆڕی لەگەلی کوردە کرد ئێمە بینن کاتی ئەم سەدام تیاچی ئەمەش بەخۆی بۆ تیا بە هەرواش بوو کاتێک سەدام تیاچوو بوو دەسەڵاتەکەی نەما ئەوە بوو کۆمەڵ ئیسلامی و کارەساتە گەورەی لەسەر خۆما بوو چونکە بە حکمەوەی باوکم پێشتر لە ساڵی 1970 کە پێشمەرگەی بزوتنەوە بوو هەتا ئەو دقەی کە شەهید بوو چەکی لە شانە بوو دانەبرا بوو ئیسلامی یەکی لە قسەکانیشی ئەو بوو کە ناڕات تا خوێنی ئێمە لەسەر ئەم کەژیکەوە جا چەند جاری ئالم شوێنە کە دانیش بووین چەند جاری ئالێرا دانیش بووینەوەمانە وتر ئەو ڕۆژە پێشەوەی کارەساتەکە ڕوودا ئەی بەخوا ئەم سەدامەتیان ناچێت تا خوێن ئێمە نەدابن بەردانەوە بالفعلی وا بوو دڵی خەبەریا بوو کە شتێکی وا ڕووەدا لەو کاتت کۆتا پرسیارم دەچمە لای کەسوکاری شەیدەکان و بریندارەکانی دیکەش دەمەوێت پێم بڵێ کە ڕووداوەکە ڕوویدا و چویت تەرمی باوکت چۆن بینی شەیدەکانت چۆن بینی چیرۆکی بینینی ئەو چرکە ساتەمان بوو لە ڕاستیا کاتێک ئێمە ڕۆشتین بۆ مەکتەبی عەسکەری پێشتر ئێمە پێشەوەی بچینە بارەگای مەکتەب عەسکەری لەبەرەوەی من حیمپاسەوانی حاجی قاسم و حاجی قاسمیش ماممە ئێمە پێشەوەی بچینە بارەگاکە یەکەم جار ڕۆشینە خوڕماڵ چوونە خوڕماڵ چوونە حاجی بە بۆنەوەی مەدای مەکتەبی سیاسی بوو کارگەڕی مەکتەبی سیاسی بۆ کاتە چوونە خوڕماڵ لە خوڕماڵ گەشتێکی هەیە بەناو خوڕماڵە لەبەرەوە ئاگاداری هێزەکان بێ و چەند هێزێکی لە چەند شوێنێکی کەس سەحب کردبوویەوە بۆەوە پاشان بانگی بەیانیە بوو کاک حاج دڵشاد باجارێک نەچینە مەکتەبی عەسکەری با بچینە ناو شار ئەو بوو لە نوێ لە مزگەوتی گەورەی خوڕماڵ نوێژی بەیانیمان کرد ئێمە کتر گەڕاینەوە ئیتر نازانم ئایا کاک عەبدولحەمید و کاک حاجی دڵشاد ئاگادار بوون لەوەی کە باوکم شەهید بووە لە بەکە حاجیان نەوت لەبەرەوەی شپرزە نەبێ و بێتاقەت نەبێ و دۆخەکە دەست دەرنەچێ بە زمنیەوەی حاجی کەسێکی سیاسی بوو
توان با نەک ئاگادان لەبێ ئیتر ئەبوو ئێمە لە خوڵماڵ گەڕاینەوە هاتین بۆ مەکتەبی عسکەری چیت بینی ئێمە کە چون سەیری بیناکە هەموو ڕووخا بوو لایەکی ڕووخا بوو بیناکە و کاتی ڕۆژ بین ئەوانە کە یەکەم هەنگاو کەنام تەرمی باوکم بینی باوکم لەو حاڵەتە دوایان بۆیان گێڕامەوە کۆمەڵێ کەسی خۆمانی لەگەڵا بوو باوکم کە یەکەم ساڕق دابووی لە هێزی ڕاپەڕین هاتبووە دەر تەواوی پێشمەرگەکانی ئانی بڵێم زۆربەی زۆری خۆی هاتبوو زۆربەی زۆری پێشمەرگەکانی دەرکرد بووە دەر کە لە بیناکە خۆی خەوت پێشیان نەکەوت بوو ئەوان ئازیا بوو هەمووی کردبووە دەر خۆی لەبەرەوەی کەمێت تەمەنیە بوو زۆر بەشداری شەڕ و ئەوانم کارە جۆرە کارە سەتانەی دی بوو تر هەمووی پێشمەرگەکانی کردبووە دەر ئاخر جارجاری دووەم کە ساڕوخەکە لێیا بوو لە ساڕوخی دووەمە باوکم شەید بوو ڕاستە کە من چوون باوکم دی زۆر ناڕەحەت بووم کە بەناو بیناکە گەڕاین چەندەنگاوێکی تر چوون لەو کاتە دەرمی شەیدەکرا من بینی ڕاستی لەبەرەوە شەیدەکرا من بینی و لە تەنیشت ئەویشە شەیدە حەسەنم بینی شەید حەسەنم بینی کە ئەویش هەر شەید حەسەن تاقانە بوو شەیدەکرەمیش لەبەرەوە چلخولەکێک زۆر ناڕەحەت بووم چلخولەکێک پێشەوە ئێمە بە یەکۆ گفتوگۆمانەکە قسەمانەکە باسی کارە سات و ڕوودا و بەسارەتە کۆنەکانمانە کرد کاتێک کە بینیم شەید دەکرم لە ڕاستیا بە بینینی شەید دەکرم و شەید حەسەن من شەیدبوونی باوکم لە بیر چوو بوویەوە ینی ئەوە متاسیر بووبم بەو دوانە لە ڕاستیا شەیدبوونی ئەوە چی بوو با لای بینەران ڕوون بێت دۆخە تایبەتەکە چی بووای لە جەنابەت کە زیاتر حەسرەتە بۆوانە بێت شەید حەسەن ئێمە ڕۆژانە لەبەرەوەی لە مەکتەبی سیاسیش بوو کە شەید حەسەن خۆی تێکەڵ بووین شەید حەسەن بە حکمی ئەوەی تاقانە بوو خۆشەویست بوو لە ناو هەموو پێشمەرگەکانیشە کەسێکی هەمیشە دەم بە خەندە و بەینەوە بوو شەید حەسەن تاقانە بوو بە زمنی ئەوە لەبەرەوە چەند خولەکێکیش پێشەوە چل دقەی پێشەوەی ئێمە گفتوگۆمانە کرد عنی تۆ دانیشت بێنە بەرچاوی خۆت پێشەوە لەگەڵ کەسێکی ئازی سادانیشی قسە بکەیت و پاش چەند خولەکێک بەو شێوەیە ببیت هەموو نەفسەیەکە بێ بمرێت بە دڵنیاییەوە ئاجزەکان ئێمەش مردن بەڵام مردنێکی شەرەفمەندانە کە شانازی پێوەکەین شەهید بوون لە پێناوی خوا لە پێناوی قورئان لە پێناوی دینە بەڕێز مامۆستاومێتی برام تاوان مامۆستا بوو کەسایەتێکی زۆر بەرزی هەبوو لەگەڵەوەی کە تەمەنی تەنها ئەو کاتێک کە شەهید بوو 32 ساڵ بوو بەڵام لە ئاستی تەمەنی خۆیان نەبوو پیاوێکی تابڵی کامڵ بوو خۆشەویستی ناو هەموو خزمان بنەماڵە ناو شارۆچکەی سیروان بوو تەبان ئێمە لە شارۆچکەی سیروانین و هەروەها جەنابی مامۆستاومێت کە خۆی مامۆستا بوو خۆشەویستی ناو هەموو تەلەبەکانی بوو هەموو مامۆستاکانی بوو ئێستاشی لەگەڵا بێ کە ئەو قوتابیەکان نەبینینەوە بە شانازی و باسیەکەن حەسرەتی بۆ خوازن ئەمە بۆ ئێمە گەورەیە جەنابی مامۆستا ئێوارەی ئەو ئێوارەی کە ئەم کارە ساتە ڕوودا دیارە لە هەڵەبجە بووە ئێمەش وەکو ماڵی باوکم ئێمە لە لادیە بووین لە هانەژاڵە بووین برایانی ماڵبەند و بەرپرسی ئەنجومەنی ئەو کاتەی سیروان ناوچەی سیروان بەڕێز مامۆستا نەوشیروان ڕێزەقترام هەیە بۆی ئێستا ئەو جێگەی کاکەمی بۆ ئێمە گرتوێتەوە زۆر تەکلیفیان لێ کردووە کە نێت بۆ هەورامان بەڵکو هەر لە ناو شارە لە ڕێخستنا بمێنێتەوە لەوێ زیاتر ئیشیان پێە بێ سەرەتا قایلە بێ بەڵام دواتر کە وەجبەی سیارەکان بەڕێ ئەکەوێ بەرەو خوماڵ خۆی پێ ناگیرێ بەردەمی سیارەکانەگرێ بە پێ ئەوەی کە بەڕێز مامۆستا نەوشیروان و برا بەڕێزانە ئەیگەڕنەوە و تێتی بەخوا منیش جێ نامێنم و بێ لەگەڵ نابێن دیارە ئێوارەت چەندین کەسی بینیوە کە هەمویان جارجار کە یامینین باسی و ئێوارەیەکەن یەکیان لە ڕاگەاندنی ئەو کاتە بەڕێز مامۆستا فەراح بینیوەتی تا درەنگە پێکەوە بوون تێتی لێرا بخەوتێتی نامێنێتم بۆ مەکتەبی ئاسکەری بەڕێز مامۆستا کامەران بووە ئەویش هەر دواتر دابڕاون بەڕێزێکی کە ئێستا ناوەکەی نایەتە یادم وە یاداشتێکی نووسی و باسی ئەو شەوەیەکە کە لە مزگەوت پێکەوە نوێژی مەغریبیان کردووە و بە مامۆستاومێتی وتووە بەرەوکیوە ڕۆیتێتی بنەچن بۆ لای ئەو برایانی مەکتەبی ئاسکەری بەهەرحاڵ ئێمە شانازی پێوەکەین چونکە خەڵکی کە هەیە لەوانەیە لە ڕێبازی ترا گیانی سپار دەبێ بەڵام ئەو شەهیدەی ئێمە لە ڕێبازێکی سەربڵندانە و شایستە گیانی سپار دەبێ
شەوی 21 لەسەر 22 ساڵی 2023 بنکە و بارەگاکانی کۆمەڵ جمەیان دەهات لە پێشمەرگە و کادر و ئەندام بە شێوەیەک مزگەوتەکانی خورماڵ وەک شوێنی حەوانەوە و نووستن لەلایەن کۆمەڵەوە بەکارهێنرا. سەرنجام کاتژمێر 12:30 خولەکی شەو ئەمریکا و هاوپەیمانان یەکەمین موشکی دوورهاوێژیان لە جۆری تۆماهۆک لە دەریای سوورەوە ئاڕاستەی بارەگای ڕاپەڕین کردو بەو شێوەیە بۆردومانکردنی بارەگاکانی کۆمەڵ دەستی پێکرد. پاش چەند خولەکێک دووەمین موشکی تۆماهۆک هێزی ئازادی بە ئامانج گرت و بینای ئەو هێزەی خاپور کرد. سێیەمین موشەکیش بەر بارەگای مەکتەب عەسکەری کەوت. هێرشەکان بەردەوامیان هەبوو کاتێک موشکی کۆتایی ملەی سێدارانی گرتەوە و بنکەی سەلاحەدینیان بە ئامانج گرت. لەگەڵ بۆردومانەکان لە دەریای سوورەوە فڕۆکە جەنگیەکان بە ئاسمانی ناوچەکەوە دەسوڕانەوە. بەهۆی ئەوەی یەکەمین ئامانجی بۆردومانەکە بوو، دووجار ناوچەکە بۆردومان کرا. تەنیا لە هێزی ڕاپەڕین 27 کەس شەهید و 12 دیکەش بریندار بوون. بەگشتی 43 پێشمەرگەی کۆمەڵ شەهید بوون و نزیکەی 55 پێشمەرگەی دیکە بریندار بوون. بەهۆی پەرێزپاکی کۆمەڵ و نەبوونی هیچ گرفتێک لە مامەڵە و کردداری سەربازی و سیاسیدا بە دووری زانی بارەگاکانی بە ئامانج بگیردرێت. بەڵام تەواوی پێشبینی و گومانەکان ڕازدەر نەچوون و کۆمەڵ بووە قوربانی دەستی ڕەشی بیانیەکان بە دەسیسەی ناوخۆیی. پێشتر ئەمریکا بانگەشەی ئەوەی کردبوو چەکی کۆمەڵکوژی کیمیایی لە خورماڵ دروست دەکرێت. بۆ ڕەتدانەوەی ئەم هەواڵە سەرکردایەتی کۆمەڵ ئامادەییان نیشاندا ژمارەیەک ڕۆژنامەوانی بیانی و ڕێکخراوی نێودەوڵەتی و تەنانەت ئەمریکیش سەردانی شوێنەکە بکەن و لە هەڵبەستراوی هەواڵەکە دڵنیا ببنەوە. بەڵام دواتر ئاشکرا بوو بەشێک لەو ڕۆژنامەنووسانە هەواڵنێر و سیخوڕی ئەمریکا و هاوپەیمانیەکانیان بوون. بە شێوەیەک لە کاتی هێرشەکاندا تەواوی ئەو بارەگایانەی کە ڕۆژنامەنووسەکان سەردانیان کردبوون بە ئامانج گیران. دوای ئەوەی دۆخی سیاسی عێراق بەرەو ئاڵۆزی زیاتر دەڕۆی، سەرکردایەتی کۆمەڵ پێی باش بوو ئەشکەوت یاخود حەشارگا بۆ پاراستنی پێشمەرگەکانی لە سنوور و ناوچەی هەورامان دروست بکات. ئەمەی ئێستا منی لێم یەکێکە لەو حەشارگانە و ئەشکەوتانەی کە بە ئامێری سەرەتایی لەلایەن پێشمەرگەکانی کۆمەڵەوە بۆ خۆپاراستنیان لە هەر هێرشێکی نەخوازرا و دروستیان کردبوو کە تا ڕادەیەکی شتوانیان لە شەوی هێرشەکەدا سوودی لێ ببینن. کاتێ خەبەرم بووە هەڵسام بەتانەکە بەخۆ مابام لەگەڵ هەڵسام وەختێ بینیم هێزی ڕاپەڕینمان کە لەسەر جادەکە بوو یەکەم دانە دای لە هێزی ڕاپەڕین باسێکی دەنگەکەیم بۆ کە دەنگەکەی دەنگ و سەوتەکەی زۆر گەورە بوو. قەنەعەتمانەوە نەبوو، قەنەعەتمانەوە بوو هێزی لەوانەیە لەگەڵ یەکێتی بێ هاوەن بێ. دوایی تەسەونا ئەم هێزە ئەم قووەت و ئەم دەنگە ئەم سەوتە هەموو شۆک کرد. ئاسایی نییە، زۆر ئاسایی نییە. لەم حاڵت من ئەوە نەفریاکەوتم کاک هەڵسن دێدرا گوڵە من داگستان کارەبای هەبوو تەوەنێرە ئەی ئەم بەعاو دروست کرا بوو. وتم برایان هەڵسن کاکە لێدرا لە هێز ڕاپەڕین. تاق متفاهم کردم ملی خۆم و پێڵاکان گوت بەزۆ تفاهم کردشان و هاتم بەرەو هەڵەکە ئامانش هەڵسن کاکە هەڵسن چوومە دەرۆ. جاری دووەم کە گەڕامەوە ساڕۆخەکە لێداین هەموو خەب کەوتین. من سرم سفر کردبوو دەم و چاو و سرم و هەمووی سوتا جلەکانم قرچ بوو. گەرماوە نەشایەت و ئەوە فریاکەتم شایەتمان نمێنە کە بە تەمای مردن بووم. ئیتر کاتی ئەدەستمداوە پێڵاکانم بەدەستەوە شەمەکەکەم تۆزێ بەدەستەوە و چەکەم هاورد و چوونە دەرۆ. کاکە وەرن ئیتر هەیەک هاوارێ کرد کاک ئەحمەد کاکە شەهید و قاچی شکا بوو وادام لە هێزی سەیسایاق بوو. کە هاتینە دەرۆ ئێمە نەمانزانی ئەم برایانمان بە ڕەحمەتێک شەهید فاتح، شەهید حەسەن، شەهید ئەکرەم لەم مەسافاتی ئاچوون. ئەم مەسافەکەمە بووبوون بە ژێری بەردوو بلۆکۆوانەوە.
ئێمە هەموو سەر من ماسووا من چاوم وەکو پێویست نێبین ینی سووتان و ئەکزاوانە هاتیینە دەرەوە چی بکەن چی نەکەینەوە ئەمانە وتیان کاکە بە بۆ سەرەوە بڕۆین من کاگەمیر حاجەمیر کە دارایی مەکتەبی عسکەری بوو لێرەوە ڕێز حرمەتمێ بۆی وتی وەرە کاکە کە چوونە سەرەوە وتی وەرە با بڕێ من هەنێ پارە هەیە لە مەکتەب عسکەری با بیبین و دەخەمە 35,000 دینار لێرە بوو هاتین هینی کردو بێنین ئاوا سێنم کرد کاکە لایتم لێدان لای لێمەدە کورتم با بە تازە وێران بووە لایتی چیت سێنم کن چێدام شەید دەکەمە برایەکی کەس زۆر بەڕێز لەگەڵمانە بوو شەید بوو نەمە ناسیوە هەنی ئەمە شەید دەکرەمە ئاوا بە قنچکانەوە بیناکە کەوت بۆ سەرسەری ئاوا پاڵیدا بۆ سێنم کرد نەمە ناسی باسی چارەسەری خۆت و بریندارەکانی دیکە چارەسەری ئێمە هەر ئەو بوو چارەسەر هیچ نەبوو من دوای 2 ڕۆژ مەڵهەمێکی چاوم دەستکەوت کزمی چاوم کردمە سەر هەموو وین بێ چوونە سەرەوە بەحەمی چاودا لەسەر لەبەر بێدەوایی زیاتر هین نەبێ بوشک نەبێتەوە ئین بێ گومانی بوونی کارگەی دروستکردنی چەکی کیمیایی لە خورماڵ لە کاتێکدا بوو لەلایەن حیزبە حاکمەکانی ئەو کاتی کوردستان دانیشتوانی خورماڵ سزا دەدرا بە شێوەیەک تا 3 ساڵ لە جێهێشتنی خورماڵیش لەلایەن پێشمەرگەکانی کۆمەڵەوە کارەبایی نیشتیمانی بۆ ناوچەکە دابین نەکرا ئەمەش پرسیاری جددی دروست کرده بوو کە ئایا ناوچەیەک کارەبای نەبێت چۆن چەکی کیمیایی پێ دروست دەکرێت سعات 12 شەو بوو یەکەم شوێن کە ئێمە بە چاوی خۆمان بینیمان لێرە کە کرای ئامانج بارگایەکی ئەنسار بوو لە گوڵب پاشان بارگای سەرگەت دوایی ئێمە کراینە ئامانجەک و کۆمەڵی ئیسلامی بارگای هێزی سەفین لەگەڵ بارگای هێزی ڕاپەڕین لەو لەحزەی کە دەستی پێکرد و لێدانەکان هەبوو ئێمە لێرە لەم بارگای خۆمان بە خۆمان کەوتین حرسمان هەبوو حرسەکە من یاگەدار کرد تیکا کەمال ئەوە هێرش دەستی پێکرد بە ئاسمانەوە من هاتمە دەرەوە سێرەکەم بزە بدوایە بۆیە چەند کەسێکی کەممان هێڵا بووە لە بارگاکە خۆشم لێرە بووم بارگاکە چوین نەفەرەکانمان دەرکرد و وڵا ئەوەی کە لێرە بووین ئەمە نزیکەی 48 نەفر لێرە بووین بەڵام 48ەکەمان تەخفیف کردبوون نزیکی 19 نەفرێک ناردمانە بارگاکانی سەرمان کاتی ڕووداوەکەیان پێش ڕووداوە لە ئەسنای ڕووداوەکە پێشتریش هەندێکیمان نردوو بەس لە ئەسنای ڕووداوەکان دیکیمان دەرکرد بۆچی هەمووی نەکشایەوە والله ئێمە دەکەوتنیان لەبەر ئەوەی کە بەڕاستی ئەو کاتە ساردی و توش باران بوو شوێنێکی واشمان نەبوو لەو کات لەو شوێنە لە سەری خۆمانەوە بۆیە ئەو نەفرانەمان بە زووترین کات دەرکرد خۆم یەکێک بووم لەوانە ئاخر کەس کە دەرچووم لە بارگاکە چوومەوە ژوور سەرێکم نەفرێکمان لێ بەجێ ماوە خەوی لێکەوت بوویەوە دووبارە بەخەبەرم کردەوە کە بەخەبەرم کردبەوە بە هەمووی بە 5 دقه لە بارگا دەرچوون دای لە بارگاکە یعنی کە دای لێرە کەسی تێدا نەبوو کەسی تێدا ئێمە چۆڵمان کرد کاکەمان واتە پێش ئەوەی بزرێ لە کۆمەڵ درا لە ئەنسار ئیسلام دوایی درا لە کۆمەڵ ساروخی یەکەم و دووەم لە ئەنسار ئیسلام درا ئەی ئێوە ماوەکەی چەند بوو چۆن سەفین و ڕاپەڕین هەمووی بینی هەموو ساروخەکان کە هاتن ئەلبەت جاریوە هەبوو ساروخێکیان بەوەی من کە ئاگام لێ بوو زۆر تەبیعی بوو بەلامەوە ساروخێکیان تۆزێ بەهێزتر بوو لە یەکێکی کەیان کە ئیوەشان یەکەم بەهێزتر بوو یعنی بەبەستم ئەو لێدانان لە ئەنسار بەهێزتر بوو ئەو چەکانی ساروخەکان یەکشت بوو دوای ژێمە هاتین پارچەی ساروخەکانمان کۆ کردەوە هەندێکی ساروخەکان هەمووی دروستکراوی هەمووی مادە بوو مادەی بەقووەت تینتی زەخت بوو تۆماهۆک بوو کە درا لەو بارگای ئێمە کە هاتینەوە سەر بارگاکە دوایی تەنها یەک سوچی دیوارەکەمان بە پێوە مابوو کە لێدرا ئەی بەهێزەکەی مەبەست چی بوو بەهێز بوو دوایی بیستمانەوتیان هەموو ساروخەکان زیاتر لە 500 کیلۆ تێنتیان تیا بووە چونکە بە شێوەی تیارە هاتن ساروخەکان ئێمە ئاگامان لێ و کە هاتنەمانتوانی خۆمان لادەین کە سەوتیان هاوت لە پێشا دوایی لە شوێنەکەیدا بەڵام کە سەوتەکە نزیکە بوویەوە ئەتزانێ ئەو شوێنە دیارە هەدەفەکە لەکوێدا بۆیە ئەکە و بارگانە ئێمە کرای ئامانج ئێمە ئێرەمان چۆڵ کرد دوایی گەڕاینەوە سێرمان کرد بارگای مەکتەبی عسکەریمان کرای ئامانج کە ئێمە لەوێ زیاتر لە چەند شەیدێکی ماندا دوای ئەوە دوایی ئاخر لەحزە لێوێترا بۆ ئێوە دوایش بە تارە ئەم بارگای ئێمە کرای ئامانج دووبارە تقریبان سعات 11 نیۆڕۆوانە کرای ئامانج دووبارە چەند بەدرێژایی وازام ئەو ماوەیە فڕۆکەی جەنگی لە ئاسمانی ناوچەکە بەردەوە شەویش
بەردەوام لە ئاسمان بوو ئێمە شوێنێکمان هەبوو ئەچینە ناوی ئەو ساروخیش لێە ئێمە هیچ کێشەمان نەبوو شوێنێکی تایبەتمان نەبوو چەند نەفرێکمان مابووینەوە لەوێ ئاماژ لەمانەوەکە چی بوو؟ ئاماژ لەمانەوەکە تەنها چاودێری منتیقەکە بوو ئێمە وەمان زانی کە بڵێن ئەم شەڕە یەخی ئێمە ناگرێ بۆ ئێمە نهاتووە دوای سێرەکەن ئێمەشین ئێتر ئێمەش ئەوشمان چۆڵ کرد لە ئێرە قولەی چاودێریەکە بوو ئەمەکە ئێمە ئێستا زۆر باشە ئەوان کە ڕووداوەکە ڕوویدا ڕاستەخۆ ئێوەیان ئاگادار کردەوە مەبەستم بەشی چاودێریەکەی ئێرە کە چاودێری دۆخەکانەکە مەکتەبی حەرەز بوون بەڵێ ئێمە ئەوانمان ئاگادار کرد کە ئەوە لە هەموو شوێنەکان درا و پاشان ئێمەش لەسەری خۆمانوتیان کاکە ئەو شوێنە چۆڵ کە واتە سەری ئاستان پێدرا بەڵێ ئەوتیان ئەو شوێنە پێشتریشی ئازمان پێدرا بوو کە بە وریاییەوە لەو شوێنە بن بەپی ئەو بیرەوەری جەنابەت ماوەکە چەند بوو کە لە ئەمساڵ ئیسلام درا کۆمەڵ نەی دەتوانی بە شێوەی لە شێوەکان بەخۆیان ناوچەکە هەمووی نەکرد دەدەقە چارێک بەڵێ لە بارەکەکان ئێمەشدرا ئێوە ئەو هێزی کە لێرە بوون برینداریشان نەبوو برینداریشمان نەبوو تەنها یەک نەفەرمان بەجێ مابوو لە ژوورۆ ئێستا ئەو نەفرش لە خارجە چووم هەر بۆ تاکیدی بزانم کەس جێنەماوە خۆم چوومەوە ژوورۆ بە تارەکەش ساڕۆخیش باسمانەوە بوو کە ئاهات گوێم لێ بوو کە چوم سەرێکم خەوی لێکەوت بە ڕام کێشە بە پەلە دەرم کرد هاوشان لەگەڵ کۆکردنەوەی تەرمی شەهیدەکان لە 23 مانگی ئازاری ساڵی 2023 جموجۆڵە سیاسیەکان درێژەی هەبوو کاتێک ئێوارەی ڕۆژی دواتر نامەیەکی دووبارەی سەرۆکی ئەو کاتەی یەکێتی گەیشتەوە بە مامۆستا عەلی باپیر و پێشنیاری چۆڵکردنی خوڕماڵی خستەوە بەرباس لە بەرانبەردا جەلال تاڵەبانی بەڵێنی ڕاوەستانی هێرشەکانی ئەمریکای بە شێوەیەکی کاتی لە ناوچەکەدا بوو بۆ وەڵامدانەوەی نامەکە سەرکردایەتی کۆمەڵ لە مزگەوتی شیرەمەڕ و بە سەرۆکایەتی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی پێشەوای ئەو کاتی کۆمەڵ و مامۆستا عەلی باپیر کۆبوونەوە و بڕیاریاندا کۆمەڵ بەرەو دارشمان جێبهێڵن پێش جێبەجێکردنی بڕیاری جێهێشتنەکە مامۆستا عەلی باپیر بە یاوەری مامۆستا ناسیح مەلا ساڵحی ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵ بەرەو گوڵەخانە و لە پاشان سلێمانی بە مەبەستی کۆبوونەوە لەگەڵ یەکێتی بەڕێکەوتن لە کۆبوونەوەکەدا نوێنەرانی یەکێتی کە لە کۆسرەت ڕەسوڵ عەلی و بەرهەم ساڵح و مستەفای سەید قادر پێک هاتبوون نیگەرانی حیزبەکەیان بە کۆمەڵ ڕاگەیاند و ئاماژەیان بە نیگەرانی خۆیان لە هێرشەکە نەشاردەوە لە پاشانیش بە شێوەیەکی زارێکی و بێنووسراو یەکێتی بەڵێنی پارێزگاریکردن لە قافڵەی ئۆتۆمبیلەکانی کۆمەڵ و خێزانەکانیان تا گەیشتنیان بە پشدەر و بتوێن ڕاگەیاند بەو مەرجەی کۆمەڵ تا 27 مانگ خوڕماڵ چۆڵ بکات بە درێژایی ئەو ماوەی لە بەردەم سەرکردایەتی کۆمەڵدا بوو بۆ چۆڵکردنی خوڕماڵ فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا و هاوپەیمانان کە لە جۆری B-52 بوون لە ئاسمانی ناوچەی هەوراماندا دەسوڕانەوە و بەردەوام ئامانجەکانیان موشەکباران دەکرد. سەرکردایەتی کۆمەڵ ئێمەی تەکلیف کرد بە چەند ئیشێک یەکەمیان بە کۆکردنەوەی زانیاریەکان لەسەر ناو و پێگە و قوربانیەکان و بریندارانی ئەو کەیسە چونکە ژمارەی زۆرتری بریندارەکان کە نزیکی 100 بووەوە جیاواز بوو لە ژمارەی بریندارەکە شەهیدەکان کە 45 بوون ئەو کەسانە ئەوەی کۆکرانەوە زانیاریەکان و داوان لێکردین تەرجەمەیکەین بۆ زمانی ئینگلیزی و دوجار لە ڕێی فراکسیۆنی خۆمانەوە لە بەغداد تەسلیم و ڕادستی کۆنسڵخانەی یاخود بڵێن سەفارەتی ئەمریکی کرا لەوێەوە داوان لێکرا کە ئەمە چارەنووسی ئەوان نەکرێتە ناو ئەو یاسایە و کە پێوترێ یاسای ئەوەی پێی دەوترێ یاسای قەرەبووکردنەوەی هەڵە سەربازیەکان هەڵەی سەربازی بە حسابی خۆیان ئەڵێن هەڵە بووە لە کاتی خۆیان کردوانە لە ئەنجامی هەڵەی سەربازیەوە خەڵکێک بووەتە قوربانی و ماڵ و مڵک و ئینسانی چووەوە لایەنێکی لاشەڕ لە ناو پرۆسەکە کە کۆمەڵی ئیسلامی بووە هیچ کاتێک بەشدار نەبووە لە ئەوەی بەرگریکردن لەو حکوومەتەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دژایەتی کردووە قەرەبوو ماڵیەکان هەتا ئێستاشی لەگەڵا بێ نەکراوەتەوە و دۆسیەکە تا ئێستا ماوە سەبارەت بەوەی کە پێوترێ بە نێودەوڵەتیکردن یاخود هێشتنەوەی ئەم پرسە بە زیندوی
هێشتنەوەی پرسەکە کەوتە ناو دۆخێکی نالەباری عێراق و هەرێمی کوردستانەوە بۆ زانیاری دۆخی هەرێم دوای ئەوە قورسایەکی گەوری تری هاتە سەر بۆ نمونە هەرێم بوو بە وڵاتێکی داگیرکرا و سنوورەکەی گۆڕانکاری بەسەرداها گەرچی فراوانتر بوو دەسەڵاتەکانی ئەم دووهێزە فراوانتر بوو لە هەمویان کارەساتبارتر بۆ ئێمە دەستگیرکردنی جەناوی مامۆستا عەلی باپیر و وەفدی هاوڕێی بوو ئەوانە چەند ساڵە گەمەی زۆر دواخەزەنا و پرسە تەنانەت ئەمریکیەکان ڕازی نەدەبوون ئێمە ببینن چ هایەوەی بێڵە نەم پرسە گەورە بکرێ و دوجار بە زیندوی بهێڵێتەوە بە زیندوی هێشتنەوەی وابزانم ئەمێنێتە سەر خودی کۆمەڵ بە تەنیا کە بتوانێت ئەم پرسە بێڵێتەوە و داکۆکی لێ بکە بەڵام دوجارم وەکو قەرزێک ماوەتەوە ئەم قەرزە چەندیش کۆن بێ نافەوتێ بە قەدەریەوەی کە ئێمە دەتوانین قوڵتر لە هەندێک ناوەند ئیشی لەسەر بکەین بەڵام ماوەتەوە ڕاستی بڵێمەش بریتە لە بەهێزی پێگەی کۆمەڵ ئەگەر کۆمەڵ لە ئایندا لە هەندێک ناوەندا پێگەی بەهێز بێ توانیان پرسە بجوڵێنەوە گەرچی 20 ساڵ بەسەریا ڕۆشتووە دوجارەمە کەیسێکە بێ هەرگیز ناتوانین تۆ قەرەبووی ڕۆحی و جەسەدی ئەم قوربانیانە بکەیتەوە ئەو برینە ساڕێژ بکەیت بەڵام دوجارە کرێ قەرەبوویەکی گەورە بکرێتەوە بەهۆی بڕیاری حەکیمانەی سەرکردایەتیەکەی و خۆ بە دوورگرتن لە کاردانەوە و تۆڵەی نابەرانبەر لە ئێستادا کۆمەڵ بنکە و بارەگای لەسەر تاسەری هەرێمی کوردستان هەیە و خاوەن چەندین نوێنەرایەتیە لە دەیان وڵات هەروەها یەکێکە لە هێزە سەرەکیەکانی هەرێمی کوردستان و بە درێژایی مێژووی سیاسی خزمەتی خاک و خەڵک و دین و ژینی میلەتەکەی کردووە. دوای تێپەڕبوونی دوودەیە بەسەر هێرشە موشەکی و ئاسمانیەکانی ئەمریکا هاوپەیمانەکانی بۆ سەر بنکە و بارەگاکانی کۆمەڵ لە ساڵی 2023دا تا ئێستا ئەو وڵاتە و هاوپەیمانەکانی هیچ قەرەبوویەکی کۆمەڵ و کەسوکاری شەهیدەکان و بریندارەکانی نەکردوێتەوە ئەمە لە کاتێکدایە ڕۆژانە و ساڵانە وەرگرتنەوەی ماف و پاراستنی مافی مرۆڤ بە خەڵکی و بە وڵاتانی نێودەوڵەتی دەفرۆشنەوە تا ئێستاش ڕوون نییە کەی ئەو وڵاتە زلهێزانە دان بەم کۆمەڵکوژیەدا دەنێن و قەرەبووی قوربانیەکان دەکەنەوە تا بە یەگەیشتنەوە و بەرنامەیەکی دیکە بەو خودایەتان دەسپێرم کە سپاتە زایە ناکەن.